بینەرانی خۆشەویست وێڕای سڵاوێکی گەرم لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت لە ژێر ناوی بۆچی ئاڵمان پشتیوانی لە ئیسرائیل دەکات. بۆ هەموو لە یەگەشکرایە کە دەوڵەتی ئامریکا بێشاردنەوە و حاشالێکردن بە شێوەیەکی هەمەلایەنە پاڵپشتی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیلە و شەریکی هەموو ئەو جەنایەتانەیە کە بەرامبەر بە خەڵکی فەڵەستین و دۆزەڕەواکەیان دەیکات. دیارە دەوڵەتانی ئەوروپاییش کە زۆر پشتیوانی دەوڵەتی ئیسرائیلن دژ بە نایارەکانی و لە هەموو قەیران و قۆناغە دژوارە مێژوویەکانیشدا دەچن بە هانایەوە. لە نێو دەوڵەتانی ئەوروپاییدا ئاڵمان لە هەمویان زیاتر پشتیوانی دەوڵەتی ئیسرائیلە و یەهودا بە بیانووی ڕووداوێکی مێژوویەوە پاساو بۆ یارمەتی و پشتیوانیەکانی دێنێتەوە. بۆ قسەکردن لە سەرم بابەتە داوامان لە بەڕێز هاوڕێوری ئەحمەدی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە بەشداری بەرنامەکەمان بێت تا لەم بارەیەوە چەند پرسیارێکی ئاڕاستە بکەین. هاوڕێوریا زۆر بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە. زۆر ڕێز و سڵاوم هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویستی تلویزیونی کۆمەڵە. زۆر سپاس بۆ بەشداربوونت. هاوڕێوریا بە بڕۆی بەڕێستان ئەو بارودۆخەی ئێستا لە غەزەدا زاڵە تا چەند نامرۆڤانەیە و دژی ئینسانیە. وڵاتانی ڕۆژئاواییش ئەگەر بە جۆری تر پرسیارەکە بکەم، وڵاتانی ڕۆژئاواییش چ سەهمێکیان لەو تاوانەی دژ بە خەڵکی فەڵەستین دەکرێت بەردەکەوێت؟ وڵاتانی ڕۆژاوا دلیلی عەسلی ئەم شەڕەن و ئەم وەزیەتی غەزە و مردمی فلستین شناسنامەیەکە و ناسنامەیەکە بۆ ئیمڕۆی کۆمەلگای سەرمایەداران و سەرمایەداری. یعنی هەر کەسی بیەوێت ڕۆشن بێ لێت کە کۆمەلگای سەرمایەداری چۆن بەرخوردەکا بە ئینسان و ئینسان چەندی ئەرزشی هابەلاوە ئەبێت تواشای فلستین و نوعی فلستین کات. لەبەر ئەوە هیچ یعنی لە تاریخایچە زۆر چدوا بووە، بەڵام بەڕاستی لەم کۆمەلگا مدرناوە لە قەرنی 21ەوە لەم سەردەمەی کە ئێستا ئێمە خەریکین ژیانەکەین شێوەیەکی ئاوا بە بەرخورد بە ئینسان و بە کوشتن مناڵان بە بیمارستانەکان بە ژن و پیاوی پیر و لە بەرچاو تەواو جەهانەوە وای کردووە کە تەواو ئەو ئێدەعاگەلەوە سەرمایەداری کردوویە و حتا بەشێکی پێتەحمێڵ کرابوو لەناو حقوق بەشەری هەمووی ئەوانەی نیشاندا کە هیچ کام لەوانە ئیدەی خۆی نەبووە و هیچ کام لەمانە خاست ویزی خۆی سەرمایەداران و دەوڵەتەکانیان نەبووە. بۆیە بە نەزەر من شەرارەت ئیمڕۆی سەرمایە نسبت بە ئینسانیەت چێرەی واقعی کۆمەلگای سەرمایەداری و سەرمایەداران و دەوڵەتەکانیان نسبت بە ئینسانی ئیمڕۆ ئەگەینێت. بۆنە و دیارە ئیسرائیل خۆی وڵاتێکی زۆر چکۆلەیە، یعنی تماشاکە ئیسرائیل خۆی وڵاتێکی تقریبان 5 ملیۆنیەوە ئەگەر وەکو دەوڵەتێکی مەسەبی وەکو مەسەبیەکان دنیایش تماشایان بکەی حتا لە هەموو دنیا بە مقاشیش گەڕاون بە شۆنیان ناشماردویانە تقریبان 13 ملیۆنە نابن بە 14 ملیۆن 13 ملیۆن وردەیەکن کە بەناو حتا بەناو مەسەب یەهود و ئەوانەی چۆ هەنوەلێ ئەم حکوومەتە لە ئیسرائیلا حتا خودی ئەو حکوومەتیچە ئەوە نیە کە خەڵکانیان ئەو 13 ملیۆن نەفرە بە شۆنیەوە بن، وەێ بەسەر ئەمانە دیارە کۆمەلگای سەرمایەداری و دەوڵەتەکانیان بە حاکم ئیمڕۆی ژیان ئێمن و ئاوا بەرخوردەکەن بە ئینسانی ئیمڕۆ کە خۆمانەی بینین. بەڵێ هاوڕێوریا پشتیوانی دەوڵەتی ئەمریکا لە قوارەی ئیسرائیل بۆ هەمووان ئاشکرایە هۆکارەکەی ڕوونە، بەڵام دەوڵەتی ئەڵمان بە چ بیانوێک پشتیوانی دەوڵەتی ئیسرائیل دەکات؟ یعنی ئەمە پارادۆکسی دروست ناکە کە ئەڵمان خۆی بە وڵاتێکی دیموکراسی و ئەوە زانێت کە داوای مافی مرۆڤەکە؟ ئاخە ئەمریکایش خۆی بە وڵاتێکی دیموکراسی زانانی، ئیسرائیلی خۆی بە وڵاتێکی دیموکراسی زانانی، ئاڵمان دیارە خۆی بە وڵاتێکی دیموکراسی ئەزانێ، وەێ ئاڵمان لە دروستکردن شەڕی ئەوەڵی جەهانیە و لە شەڕی دووەمی جەهانیە نەخشی عەسلی بووە. یعنی ئێستا دەوڵەت ئاڵمان و دەوڵەتانی مشابێ لەم دنیا ئێمە خەریکن ئێمە بەرەو شەڕێکی جەهانی سێوم قەدەم بە قەدەم هەمڕاییەکەن و ئامادەمانەکەن.
دەوڵەت ئالمان دەوڵەتێکی سەرمایەدارانەیە یانێ سوودجویانەیە سەرمایەداری ئیمڕۆژە کە بەم شێوەیە کە سەرمایەداری بەرخوردەکە ئەوش بەرخوردەکەەوە نەقشی یانێ تۆشا کە یەک شعار هەیە لە ناو بەتایبەت تەزاواتەکانێکا کە چەپەکان ئەیدەن ئەوێژن Deutsche Waffe Deutsches Geld Morden mit in alle Welt یانێ ئەسلحەی ئالمان و پارەی ئالمان لە تەواو کوشتارەکانی جەهانە لە تاریخە و ئیسش بە زۆرترین کات بەشدارە دەوڵەت ئالمان بەخاتر چێرەی دموکراسی بوونەکەی اتفاقەن لەم بابەتە و بەتایبەت لە مۆرد فلستینەوە زۆر چووزە ژێر پرسیار شاید لە مواردگەر ترۆ توانیویتی زووتر بڕێک حاڵەتی دموکرات بەنشانە و حقوقی ئینسانی لە خۆی نیشان بە وەلی تەواو تەزاوەراتەکانێکەوە لە دفاع لە فلستینە کریاگە لە ئەڵمانە مەمنوع کریاگە یعنی دانێکیان کە تازگی لەم شارێ ما بوو 4 سعات مردمەکەیان یعنی پیر و جوانیان لە ناو خیابانێکە گیردا ئەسن مردم نێتوانی بچن بوو مازە تەخوازنیان توانی بچن بۆ توالت و بەرحاڵ دەوڵەت ئالمان لە شەڕە و لە دروستکردن شەڕە نەک تەنیا لە فلستین و لە غەزە و لە منتەقەی ئاسیاومانە لە سووریا لە وڵاتانی ترا دەوڵەت ئالمان هەمیشە دایم هەم نەخشی بوو و هەم سوودی گەورەی بردووە لەوەی کە لەم لاولەولا شەڕ ببێت و لە تەریخ شەڕ و ئەسلحەکانی خۆی بفرۆشێت بۆ ئاگاداریتان ئالمان دوومین وڵاتە لە دنیا دوای ئەمریکا کە لەم شەڕە بە عەمەڵ بەیانی بە ئیمکانات و بەوانە و بەشدارە تەنیا نەزەر نییە یعنی بۆ چوون نییە بەڵکو بە شکڵێکی عەمەڵی لەو شەڕە بەشدارە بەڵێ هەروەک جەنابیشان باسان کرد بەشێک لەوە کە مەسلەی بەرژەوەندی تایبەتە کە مرۆڤی بێتاوە نەکەنە قوربانی لەبەر ویستەکانی خۆیان بەڵام لێرەدا ئەمە ئەو پرسیارش لە جەنابتان بکەم یارمەتیەکانی ئەڵمان بۆ ئیسرائیل لە چ بوارێکدان لە چه ئاستێکیشدایە لە باسی لە ئاستی بانەوەیە وتم لە ئاستی بانەوەیە و ئەنواع و ئەسلاح ئەنواع و ئەقسامی ئەسلحەیە لە ئەسلحەی شیمیایی و بگرە هەر تا ئەسلحەیەکی ئەنواع ئەسلحەی تر لە تانکە و بگرە تا ئەسلحەی سۆک بەتایبەت نیروی دەریایی مەسەن ئاڵمان زۆر نیروی نظامی دەریایی زۆر مدرنە لە دەوران هیتلەر و حتا پێش هیتلەر و دوای هیتلەریش ئەوانە لە نیروی دەریایە زۆر مدرن بوون هەموو تقریبەن زۆرێک لە نیروەکە ئەسلحەکان ئیسرائیل یا ئەڵمان هەمواری کردووە بیبێت و یا لێنا لەگەڵیانە دروستی کردووە و یا لێرە دروستی کردووە و داوێ پیان بۆ نە بە نەزەر من شرکتێکی غێر مستەقیمە یعنی فقط سەروازی لێنانیە تازە سەرواز کەسانێک کە ئەبێت دەورە بدات و فێریان کە چۆن ئیسفادەکەن لەو ئەسلحەگەلە ئەوانی هەیە لەوێ ئەنێرەی لەگەڵیانە بۆنە لە ئاستێکی زۆر پیچیدە و قەویە حتا لە شکڵ دیژیتال و ئینترنێتیە سایبریە ئیطلاع ڕەسانیە لە هەموو بوارێکە دەوڵەت ئالمان تا ئێستا دفاعێک عەمەڵی کردووە لە ئیسرائیل لە مقابل خەڵکی فلستینەوە. بەڵێ هاوڕێ وریاوی من لە جەناب تێگەشتم یارمەتیەکان سەربازی و ئابووری و دیبلۆماسین بەڵام ئایا ڕووداوی هۆلۆکۆست دەتوانێت پاسەودەری ئەو ئاستە لە پشتیوانی دەوڵەتی ئەڵمان بێت بۆ ئیسرائیلیەکان و چاوپۆشیکردن لەو گشتە تاوانە چۆنە یعنی ئەتوانێت پەردە پۆشکە ئاخر بۆ ئینسانێکی منطقیە بێت چ ڕابطێکی بێ لەو بینە مەسەڵەن شەڕی هۆلۆکا یعنی ئەو عانەی کوشتاری یەهودیەکان لە ئالمانە چ ڕەبتێکی هەیە بە ئیمڕۆی ئیسرائیلەوە ئەوڵەن ئیسرائیل کەس حمڵەی پێ نەکردووە ئەوڵەن ئەوە خەڵک فلستین نین من حتا ئەو هەفتی ئۆکتۆبریچە بە نەزەر من زۆرتر تەرح بوو تا ئەوەی کە حمڵەکری بە ئیسرائیل وەلی بەرحاڵ تەرح بوو بۆنە لە ڕۆژێکەوە کە ئیسرائیل دروست بوو یعنی 1947 تەرحەکەیان هاوەر 1948 ئیسرائیل دروست بووە بەحاڵ لەو کاتەوە هەرتا ئیسا حتا ئیسرائیل شەڕی کردووە لە منتەقا هەر بە شەڕ دروست بووە بۆنە
خودی دەوڵەتی ئەڵمان ئەلبەتە لە اتفاقی ئیسرائیل لە ئەو عانی چ کە ئیسرائیل دروست بوو دروستە پشتیبانی کرد وەلی لە قانون ئەڵمانە بەڕاستی هێشتا تاوجیەوە من خوێندبێتەوە دێرتر دەوڵەت ئیسرائیلی بەڕاستبینداسی یانی پێم وابێ 1965 بوو تازە دەوڵەت ئیسرائیلی بەڕاستبینداسی وەلی مەسەڵەن ئەو کاتەی کە لە ئەڵمانە یەهودیەکان کوشتار کریان جینوسایت کریان و لە بین بریان ئەوانە خب دەرسێک بوو عیبرەتێک بوو لە قانون ئەساسی ئەڵمانە هاتووە ولا لەو عانەوە تەعهودێکی ئەخلاقی و سیاسی و اجتماعی بە دەوڵەت ئەڵمان تەحمیل کردووە کە دفاع لە یەهودیەکان بنەوەکان جبرانەوە کاتەوە بەڵام ئایا دفاع لە یەهودیەکان و جبرانکردنەوەی خەساراتێک کە دەوڵەت ئەڵمان لەو کاتە چون دەوڵەت ئەڵمان ئیمڕۆ ئەو دەوڵەتی هیتلریە نییە خودی ئەمانەیە کە ئێزاهان لە دەوڵەت ئەڵمانە ئەگەر لەو ئانابوویان ئەیانیان کوشت بەنابەرین ڕەبتێکی چەند بەیەکەوە نییە و بەڵام بەسەر ئەوەی چا ئەگەر واقعەن وابێت دەی چۆنە لە قوربانی کە ئەبێ دفاعی لی بکەی وەکو یەهودیەکانی ئەو کاتە ئەیانکەی بە جنایەتکارێکە ئیمڕۆ مناڵ ناو بێشکە بکوژن و بۆ کوشتن مناڵەکان ناو بێشکە و نەخۆشەکان ناو بیمارستانە ئەشێ پشتیبانیان بکەیت ئەمە چ منتقێکی ئینسانی ها بە پشتەرەوە بۆ بوونەوە من ڕابتێکی نابینم ڕابتێکەوە ئەیبینم ڕابتێکی سوودجویانە و نوعێک سیاستێکە کە ئەمریکا هەیەتی مەسەڵەن لە منتەقا شەڕ بێت و ئەمان ئەسلحە بفرۆشن یانێ سوودێکە کە ئیمڕۆ ئەیبەن شتێکە کە ئەمانی والی کردووە کە لە دەوڵەت ئیسرائیل دفاعکەن و منفعاتێکە دەوڵەت ئیسرائیل بۆ ئەمان تەئەمینیەکە وای کردووە نە بە خاتر کوشتارێکە حتا مردم یەهودی مردم ئیسرائیل بۆچە خۆیان ئایسە ئەوانیش بە هەزاران نەفرەچن ناو خیابان عەلەی ئەم شەڕە خەریکن تەزاوراتەکەن و بارزاکەن حتا بڕێکیان حازرن گیان خۆیان بن بەنابەرین من ڕەبتێکی تیان ناوینم ئەو ڕەبتەی کە ئەیوینم بەل لە شەڕ جەهانی ئەوەڵ و حتا دوای شەڕ جەهانی دووەم ئەوەڵ دوای شەڕ جەهانی دووەم تەواو دەورانی هیتلر و ئێستا وەکو خەتی سوور لە ناویە ئەیبینم ئەوەیە کە دەوڵەت ئەڵمان لە دروستکردن شەڕ لە فەقر و فەلاکەت دروستکردن بۆ مردم دنیا لە ئەسلحە فرۆشتن و لە سوودجویی و لە استثمارە نەخشی تایبەتی بووە و ئیمڕۆی هەر ئەو نەخشەیە خەریکە ئیجرایەکە ڕەبتێکی بە هۆلۆکاستەوە نییە چونکو ئەگەر ئینسانێک یا جەریانێک بێوێ هۆلۆکاست دووبارە تکرار نەبێتەوە چۆن نەتوانێت مناڵەکان غەزا بۆ جۆرە کاتە ژێر ئاوارەوە بەڵێ هاوڕێوریا سپاس بۆ ڕوونکردنەوەوانە یعنی هەر لە ئیزافێ و قسانەی کۆتاییت کە کرد بڵێ ئەگەر بیرمان نەچێ هەر ئەڵمان بوو کە چەکی شیمیایی فرۆش بە ڕژێمی باسی سەدام لە کۆنا بڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەوانە بەڵام خەڵکی ترکە من ئەمەوێت زۆر لەسەری تەکیید کەمەوە ئەوەیە ئایا لە نێو یەکێتی ئەوروپا پرسیارەکەم بەڕاستی دووبارەیە بەڵام ئەمێ زۆر تەکیدکەینەوە لەسەرەما ئایا لە نێو یەکێتی ئەوروپا تەنیا ئەڵمان ئاسی پشیوانەکانی وابەرینە یان وڵاتانی دیکەش هەن مەسەلەن وەکو فەڕەنسا و بەریتانیاوانە ئەگەر جیاوازیەکەم بۆ دروست بکەیت جیاوازی چیان هەیە و نقاط مشترکی چیان هەیە توتمان شاکە ئەمانە هەمویان وڵاتی سەرمایه‌دارین خۆیان هەن لە اتحادیە ئەوروپا لە اتحادیە ئەوروپا کۆڵەکەیکی نظام سەرمایه‌داری لە دنیا ئیمڕۆی ئێمە و ئەگەر لە بیرت بێ لە دروستکردن لە شەڕەکە کە 7 ئۆکتۆبری 2023 بوو هەمویان دفاعیان کە لە ئیسرائیل بەڵام ئەمانە خۆشبەختانە بڕێکیان تەک دریانە دواوە یعنی لەو شەرارەتە وەحشیگەری نەزەریچە تۆزێ تەست دریانە دواوە بە تەزاورات گەلێک عەزیم وە لە دنیا خەریکە سوورەتەکرێت یعنی تەزاورات گەلێکەوە لە ئەوروپا لە ئەمریکا لە دنیا سوورەتی گرت بوو بە باعیسەوەی کە ئەم دەوڵەت گەلێ بڕێکیان نەزەریان بگۆڕن مثلەن وڵاتانی وەکو فەرانسە نەزەریان گۆڕی حتا تاوە حەدەیەژێ قبولکردن دەوڵەتی فلستینیشمان قبولەوە ئەم شتانە مەسەن دەوڵەت ئینگلیس نەزەری تۆزێ گۆڕیان لە ئەوڵە زۆر گەرم و گوڕ ئەویش بەشتە دفاعیان کرد لە ئیسرائیل بەڵام دوای کەوتنە شەک و شۆکوی نەزەری چونکو مشکلی دروستەکە بۆ خۆیان مشکلی دروستەکە بۆ خۆیان بە خاترەوەم دنیا خاڵی لە سەکەنە نییە
ئەم دنیا بالاخره دروستە دنیایکی حاکمیت سەرمایه‌داری خەریکە بەسەر یا زاڵە وەلی بە بلیۆنها ئینسان هاتە سەر جادەکان و فرەی لە پارلەمانەکان یا تووشار شەک و شۆک کرد بڕێ لە وڵاتگەلی مەسەن وەکو ئیسپانیا و بلژیک و نروژ و ئەوانە بەڕاستی تۆزێک ئێستقامت نەزەریان هەیە یا مەسەن هولند حتا تا نازەی کەمانە تەزاواتگەلێکی چیان مجاز کرد تەزاواتگەلێکی چیان مجاز کرد کە خەڵک بەڕەحەتی بتوان خۆیان نیشان بن و عەلێ شەڕ قسە بکەن و ئەوانە وەلی مەسەن لە دەوڵەت ئالمان لەو بابەتەوە تا ئیسەیج کۆتا نهاتووە یانێ هەر تا ئیسەیج کەسێک ئیجازەی یەکدان لە پەرچەم فلستین بەدەستی و بگریت و لە خیابانەوە بڕێ بەڕێگا بۆنەوە بە نەزەر من دەوڵەت ئالمان جیاوازی هەیە لە بەرخوردیا بە دەوڵەت ئیسرائیل نسبەت بە وڵاتانی تر وەلی لە حاڵە ئەمانیش بڕی نەقوجقیان کرد و بڕێ مەسەن بۆڵەبۆڵیان کرد هەرو بۆڵە بوو بە ئینشقاقی لە ناو دەوڵەتەکەی خۆیان ناف وەختی فریدریش مێرس وتی دەخۆ ناکری هەموو شتێک وا دەوڵەت ئیسرائیل بیکات ئێمە هەر قبولمان بێت وەرخەوڵایە ئەبێ بتوانین ئینتقادگەلێکیش بکەین هەرەوە خۆی بوو بە ئینشقاقێک لە ناو ئەم دەوڵەت ئەمانە خەریک بوو ببێ بە مشکڵی جدی بوویان لە هەر حاڵە ئەمانە هێشتا دەوڵەت ئالمان ئەو ئیجازە ئەدا بەخۆی خەجوولانەیەک بووە لە ئیسرائیل دفاعکات و بینێکیش لەم لاولەولا بێژە خەڵکی فلستین نابێ بکوژگین بۆیە فەرق و توافت بەڕاستی هەیە فەرق و توافەتەکانیش هەتا بەرچاوە بەپێ بەوەی چه کەوتووە مەسەڵەن لە پارلەمانی ئینگلیسیا چه تەیفێکان لە ناو پارلەمانە لە بلژیکا چه تەیفێکان ناو پارلەمانە مەسەڵەن ئەحزابی کە معموڵەن سوسیال دموکراتن و سوسیال دموکراتەکان نەخشی گەورەیان هەیە لە ناو ئیتحادی کرێکاریەکانەوە بالعکس ئیتحادی کرێکاریەکان تەئسیریان هەیە لە ناو ئەوانە تۆزێک هێن بوون یانێ تۆزێک تەقدریان لەسەر دواوە اختلاف نظرات تا سەطحێکی ئەو نەچووە بەرەو لە بینیانە کە کەسانێک یا دەوڵەتگەرێک وەکو فەرانسە تەحمیل بووە پێیان بێژن حتا ئێمە دوو دەوڵەتەمان قبوڵە ئەو دوو دەوڵەتێکە من بەخسەکان توولانی نەبێتەوە فەلسەفەی دوو دەوڵەت بوون یانێ ئیسرائیل و فلستین لە 1947 و 48 ئاسان 1947 وەختی تەرحی ئیسرائیل هات تەرحی یەک دەوڵەتە نەبوو ئانە تەرحی هەردوو دەوڵەتە بوو یعنی تەرح ئەوە بوو دەوڵەتێکی مەسەن ئیسرائیل دروست بێت لە پاڵ دەوڵەتێکە و کە مەوجودە بەڵام زۆری نەخایەن کە فلستینیەکان بوو بە ساحب هیچێک و ئیسرائیل بوو بە یعنی ساحب دەوڵەت ئێستا تازە دوای 89 ساڵەوە بووە بەوەی کە لە ژێر شارایەکی تەزاراتی گەورە مەسەن شوێنێک یا بۆ ئەوەی کە ئابڕوویان نەچێت بڕێجار وەکو کەسانی وەکو ماکرۆن تێن ئێژن ئێمە تەرەفدار دەوڵەتی یانێ دوو دەوڵەتین و ئەوانە بەرحاڵ قسەکان کۆتا بکەمەوە بەڵێ تەفاوت هەیە لە بنەمای کارەکە ئەمانە هەمویان شەریکن بەڵام لە ڕواڵەتە تەفاوت هەیە تەفاوتەکەی زۆرتر لە فشارێکە و هاتوو بۆیان کە فشار ناو خیابانە بەنەزەر من بەڵێ وەک دوایم پرسیارەمەوێ فۆکس خەمە سەر خاڵێکی تر کە زەقی کەمەوە ئەڵمان کە خۆی بە ڕژێمێکی ئەمڕۆی دەزانێ و باز لە پاراستنی مافەکانی مرۆڤ دەکات و بۆتە شوێنی حەوانەی و بەشێکی بەرینی کۆچبەرانی وڵاتانی جۆراوجۆری کە بڵێن شەڕیان تێدایە چۆن بێدەنگ بوون لە بەرامبەر کوشتاری فەڵەستینیەکان بە دەستی دەوڵەتی ئیسرائیل پاسەوەدان هیچ پاساوێکی هەیە؟ پاساویان نییە ئەمانە یعنی متمێنن پاساویان نییە بێدەنگیش ئەوان بێدەنگ نین بە نەزەر من ئەو قەزاوەتە لەسەریان حەق نییە ئەمانە بێدەنگ نین ئەمانە بەشداریەکە لە شەڕە یعنی تەرەف ئیسرائیلیان گرتووە تەواو کاگەلێکەوە ئیسرائیل کردوویە تا ئیسە هیچ کامێکیان ڕەدەو نەکردووەتەوە هیچ کام لەو جەنایەتگەلەیە کە ئیسرائیل کردوویە انتقادی جدیشی حتا لێ نەکراوە ئەمانە ئەیانتوانی بێژن کوشتار مەمنوعە ئەیانتوانی بێژن ئیسرائیل حەقیە دەوڵەت بێت هیچ کەسی ئیجازەی نییە پێ حەمڵە بکە ئەیانتوانی نیروی ناتۆ و نیروی ئونۆ بە دەور ئیسرائیلە دابنن کە هیچ کەسێک نەتوانێت حەمڵە کاتیان هەمووی ئەو کارە لە هەرزانترە بوو بۆیان تاشاکە ملیارد ها ملیارد دلاریان لە ئەوروپا و لە ئەمریکاوە کردوزە خەرجەم شەڕە
ئامریکا بەڕسمی لە مەسان 500 ملیۆن و 400 ملیۆن دلار یا ئۆیرۆ لە ناو پارلمان مەسن ئالمانەوە تەسمیمی لێگیراوە هاتوێت دەرەوە وەکو پشتیوانی بۆ ئەوانە یا لە ئامریکاوە بەنابەرین ئەو پوڵە حتا فقط ئەو پوڵە لە بەرچاو بگری ئەو پوڵە ئەتوانی دیوارێکی ئاهەنین لە بین ئیسرائیل و باخەی مەسان فلستینە دروستکە کە کەس نەتوانێت عەسن هاتوچووکە بەنابەرین ئەمانە بە شێوەی تریان توانی و مەسەلە حەلکەن ئەمان هەدەفیان لە بەشداری لەم شەڕە یعنی سکوت نییە بەشداریە و هەدەفیان لە بەشداری لەم شەڕە هەدەفێک نائەمنکردن منتەقەس فرۆشتن ئەسلحەس حاکمیت خۆیان ئیدارەکردن و ئەمنیەت حاکمیەتی خۆیانە و تەئمین ئایندەی ئیستثمار و سەرمایە خەڵکێکی بێحقوق و نەزان و بەزەزوان بە هەموو شتێک قانعن ئەمان ئەیانەوەی خەڵکە و منتەقە وا لێ بکەن حتا باوەڕکەن ئەو شەڕ و کێشەگەلە وای کردووە کە خەڵکی ئەوروپاچی ترساندووە ڕۆژانە خەریک نەمانە خەڵکی ئەوروپاچی پێترسین ئەژین ئەم شەڕە توانێت بێتە ئێرەیشە بۆیە بە نەزەر من ئەمە ئەوە نییە بێدەنگی نییە دەخاڵەتە و دەخاڵەتەکەیکی بەو شێوەیە نامرۆفانە و نائینسانی و سەرمایەدارانەیە کە خۆتان شایەتین. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت هاوڕێ وریا زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت باس دەکەم سپاس هاوڕێ وریا ئەندامی کۆمیتەی ناوەندی یەک شت هەیە ببورن یەک شت هەیە شاید لازم بێژم ئەویش نەقشی چەپەکانە بەڵێ نەقشی تماشاکەن پرسیار ئەوەیە کە ئەم حرەکەت گەلە ئەم تەزاوراتە گەورە گەلە ئەم هەموو حرەکەتە لەکوێوە تێت ئەمانە ئینسانهای چەپ جریانهای چەپ جریانگەلێکە واقعەن حقوق بەشەرین ئەمانە خەریکن سازمانیەدن و ئەوە ئیستا ئالترناتیڤ سێومێکە یعنی یەک پرسیار هەیە خۆ زۆر کەسێژن دە باشە ئێمە چی بکەین ئێژین کاکەگیان تۆ ئالترناتیڤی سێومت هەیە تۆ توانی عەلەی ئەم شەڕە بیت وەختی عەلەی ئەم شەڕەبی عەلەی جمهوری ئیسلامیت عەلەی حەماسی عەلەی ئیسرائیلی عەلەی ئامریکای عەلەی هەموو ئەو کەسانێکە یا ئەو جریانگەلێکە خەریکن ئەم شەڕەدا سەپەرین بەسەر ئێمە هەیت بەنابەرین جریانگەلی چەپ لەم بینە بەڕاستی حتا لە ئەمریکا و لە ئەوروپا لە سکاندیناویا زۆر دەور و نەخشی مهمیان بوو و هەر ئەو جریانگەلە توانیان ملیۆنها ملیۆن ئینسان موبیلیزە بکەن بیت بیان تێر نەخیابان بیان دەن بەگشت ئەم پارلەمان و حاکم گەلە کە لێرە خەریکن ئەو شەڕە سازمانە دەن لە دنیا و هەر ئەوەی چ بوو باعیسەوەی کە بڕێکیان نەزەریان گۆڕیا تەوازن قوا لە ئەم حرەکەتە ئیجتماعی گەلەوە تێت یعنی من شاید ئەوە نیم کە مەسەڵەن تەوازن قوا لە بین دوودانە جریانی مرتەجعا بێت ئەوانە بەیەکەوە توانی ویانە ئەم دنیا نابەرابەر و نائەمنە بەسەر ئێمادا بسەپێنن بۆیە لە جریانگەلێکەوە خەریکن زەحمەتەکێشن جریانگەلێکی سوسیالیست چەپ حقوق بەشەری واقعی ئەمانە واقعان جێگای قەدرن و جێگای ڕێزن ئەبێ قەویتر بن ئەبێ قەویتریان بکەین و تەشکیلاتی خۆمان بەتایبەت لە هەموو وڵاتێکە ئەمانە هەن ئەمانیچە هەن من تەوسیم ئەوەیە ڕەفیقەکان خۆمان لە هەر کوێکەن لەگەڵم جریانگەلا هاوکاری بکەن مطمئن بن داهاتووی ئینسانیت هەر بەسراوە بەم نوع حرکەت گەلە و کە بتوانین بەر شەڕ و شەڕێکی جەهانی سێوم بگرین و بتوانین عەلەی سەرمایەداری و بارزێکی مؤثر بکەین. بەڵێ زۆر سپاس هاوڕێ وریا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە هەروەکە زانین ئێمە سیاستەکانی ڕۆژاوا زانین چییە بەڵام جارێکی تر ڕۆژاوا دروشمەکانی خستەژێ پرسیارەوە بۆ ڕای گشتی خەڵک لە تەواوی جیهانە سپاس بۆ ڕوونکردنەوەکانی جەنابی شت بەڵێ بینەرانی خۆشەویست بەرنامەیەکی تایبەتمان پێشکەشکردن لەسەر ناونیشانی بۆچی ئەڵمان پشتیوانی لە ئیسرائیل دەکات و هاوڕێوریا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە جوابی بە پرسیارەکانمانداوە و سپاس بۆ ئێوەش کە تاوەکو کۆتایی لەگەڵمان نابوون هەر شاد بن.